سنووری دەستکردی کوردستان بۆتە سەرچاوەیەکی گرنگی بژێوی ژیانی ڕۆژانی ژمارەیەکی زۆر لە هاونیشتیمانیانی ڕۆژهەڵاتی کوردستان. شارەدەی حاجیۆمەران بەهۆی هەڵکەوتەی جوگرافی دەڤەرێکی شاخاوی سەختە و بەو هۆیەوە کاری قاچاقچێتی بە شێوەیەکی بەرچاو لەو سنوورە بەدی دەکرێت. وڵای ساڵ دوازدەری مانجێ ئێمەوە دەونی و خاک و خۆڵە داین ئەوەیە شغڵە دەکا هیچ هونەرێک وەستادکارێک شتێکی دیکەش نازانێت. من خەڵکی ماباتم 8 ساڵە و کاری دەکەم. ئەو کارم پێ کارێکی باش نییە وەلی لە ڕووی نەعیلاجی و مەجبوریەوە بە مەجبوریم بیکەین. کوشتنی تێدا، گرتنی تێدا، زیندانی تێدا، هەموو شتێک تێدا. ئایا ئەبە زندگی بۆ دەرامەدە ئیسان دەتوانانی هەڵسوڕە زندگی بکە؟ هیچ کاس پێک کە نەبیە؟ کوڕینا چاکە دێم کەم؟ بەسەر چاو ئەوە جوان جوان دەکوڵێ ئەو بەتان دێنم. تێپەڕاندنی سنوورەکان بە شێوەیەکی یاساخ، ماندووبوون و شەکەتیەکی زۆر، ڕێگایەکی پڕ مەترسی، بەرمینکەوتن و کەمەندانبوون، هەندێک جاریش کەوتنە کەمین و بوونە قوربانی ژمارەیەک لە هاونیشتیمانیان، دەست بە سەرداگرتنی کەلوپەلەکانیان، دەستگیرکردن و سزادانی ماڵی، ئەمە بەشێکن لە چیرۆکی بەردەوامی و کەسانی کاری قاچاقچێتی دەکەن. هاوینان دین لێ بەخاتی کار و کاسبی و شتێکی پێداکەین هاچووی ئەو دیوەی عێراق دەکەین چون ڕێگا و شر دەگەر حەجم شتی لێبێ ناتوانین بین معمولی لێبن خۆم زۆر کەوتومەتەکەمی نەفەرشمانە زۆر لەگەڵ کوژراوە زۆر جاران لەکوێ بڵێن لە منتقەی سەردەشێت نەفەر لەگەڵ کوژراوە نەفەر لەگەڵ خنکاوە داوێدا ببرینداری گرتویانە مەسەلەن ڕێگانە بۆ بڕە دەرمانخانەیە بێن شوێنێکی کە دەرمانەکەن لێ ژیانی دەستڵاوە دی مردووە. کوێستایانی قندێل دایمە سارێم باتەمایاو تاجب لە یارداهمێنم حەیادێ دەرحەق من مایلێکەماو یارم ئیزازا بدەجێنە مەچکەم ئەو دەهمولێوە ئەس خەڵکی ساڵماسم وەڵا بوو ئەم هاتنم بۆ ئێرە مەجبوریە نەعیشە نەعەمەلە تشتێک نینە مەجبورن ئەو کاراژ نەبی جایەکی دەرەمەدای مەچنینە هیچ ئیشێک تشتەوەرن چنیان بەشین پێ زندگیە خۆم ئێدارا بکەنەوە قاچاقچیەکان کۆمەڵە مرۆڤێکن کە لەگەڵەوەی وەک خۆیان دەڵێن بەردەوام هەنگاوەکانیان بەرەو پیری مەرگە و کارەکەیان هەڵشاخینە بە ڕوویەستەمەکاندا وە لێبار و گوزەرانی سەختی ژیان ناچاری کردوون لە کارەکەیان بەردەوام بن چون ژیانیەوان بەستراوەتەوە بە کۆڵی ئەسپەکانیانەوە.
من خەڵکی مابادم تقریبا 20 ساڵ کاری دەکەم هەموو وەختێک دەتنسیدا بەڵام مەزبوری نەو کارێ بکەین کاکە ئەمە شەوانە لێوێ ڕادێین بەڕۆژ ناتوانین چون هەمیشە کەمینە شەوانە دەبێت هەمیشە بە احتیاج بین دەبێت پێشبارن هەبێ بەڕۆژ بەشەی لێر دەو سەرە شەر دەبێت بەشەو بڕۆین ناتوانین بەڕۆژ بێنی بڕۆین چون هەر شوێنێکی میکەوین ماڵەکان هەموو دەگیرێ وڵاکان لێ دەگوژێن بۆ خۆشمان دەگیرەین ئەوە بەڕێدا ڕۆژین دەکەین تەقایان لێکەوین نەفەر ڕەفیق لەکنەم گوژراوە لەکنەم بریندار بووە لەوانەیە چەندها هزار نەفەر خەڵکی ڕۆژهەڵات کوردستان دێن لێ باشووری کوردستانی کارێ دەکەن وایان نا ئەگە کار هەیە بۆ دێنەوێ کار نییە لە منتیقەیمە کار نییە بەخورێ ئەسڵەن یعنی ئەمن ئەگە ڕۆژێت نەسەن 50,000 منە من ئەو کاری ناکەم بەخودێ بەڵام نییە هیچ کارێک نێ بیکەین